بەڕێز سەنوەر حوسێن ئەندامی کۆنگرەیەکێتی لە سەدۆی میوانوانە لەسەر کۆنگرەیەکێتی زیاتر قسەکەین کاکەنوەر کۆنگرە چۆن بەڕێوە چێ سبەی ئەنجومەنی گشتی هەڵدەبژێرێت و کۆنگرە کۆتایی دێ؟ بەڵێ زۆر سپاس لە ڕاستی ئەوە بڕیارە سبەینێ سەر لە بەیانێکی دەست بکرێ بە دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی بۆ هەڵبژاردننی ئەو 120ەکە باڵی کە وا بڕیارە بۆ کۆنگری چوارەم متمانەی نوێنەرایەتیەکان بەدەست بێنن و بتوان ببنە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان دوای هەڵبژاردنەکان تەسەورەکەم هیچ پێویست نەبێ کۆنگرە درێژە بەکارەکانی بداوە ڕەنگە دوای پشووی سەری ساڵ ئۆتۆماتیکی ئەم 120ەکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆ بێتەوە بۆ هەموو ئەو پرسانی کە پێویستی بە تاوتوێکردنەوە بۆ هەڵبژاردننی هەندوو ئەنجومەنی جێبەجێکار و ئەنجومەنی چاودێری لەناو ئەنجومەنە گشتێکەیە. باشە ئەمڕۆ چی گوزەرە لە دوم ڕۆژی کۆنگرا پێڕەوی ناوخۆ پەسەند کرا؟ لە ڕاستی ئەمڕۆ هەندێک قسە لەسەر هەندێک پەیڕۆ و بابەتی ناو پەیڕۆ و پرۆگرامەکە کرا و هەندێک لەوانەی کە ئەو هاوڕێیانەشم باسییان کرد دەنگیان لەسەردرا و بەڵام قسەکەەوە بوو کە بە زۆرینەی دەنگیش دیسان تایید کرا کە ئەو پەیڕەوە بچێتە بەردەست ئەنجومەنی گشتی بۆایەتی لە ڕاستیە هەر کام لەوانە کاک مەسەن هەر کام لەو ئەجێندایانە ئەگە مەسەن نیقاشی بکرێ ڕەنگە بە ڕۆژێک دوو ڕۆژ تەواو نەبێ مەسەرەن پەیڕەوە ئەوە پرۆگرامە ئەو دوای دەن مەسەلەن لیژنەکانن ئەگەر هەموو ئەوانە بتێ نیقاشی ورد و ئەوە بکەی بخۆش دەزانین لە کۆنگرەیەکی هزار کەسی یاکارێکی دوو دەقە قسە بکە حاصل ڕەنگە بەڵام لانی کەم ئەمە یەکێک بوو لە ساڵ چەند یەگۆڕن هەموارەکەنەوە دواتر ئەو دەسەڵاتیان دراوەتێ؟ لە ڕاستیە هەرچی چۆنێک تعدیلاتی دیابکەن ئەم بێلانی کەم بە قازانجی مەسەلەن حزبەکە بێ و بە قابزانجی پرۆسە سیاسیەکە بێ و لەمان کاتشا ئەو 120ەکە ڕاستە سەلاحێتی کامیلیان دراوەتێکە ئەو پێڕەوە هەموارکەنەوە بەڵام لەگەڵ چێ لانی کەممە بێ فۆرمەکەیەوە بێ لەگەڵ ئەندامانی ئەو لیژنەیە و لەگەڵ خەڵکانی پسپۆڕ و شارەزا و یاسایی و بێ ئەو دوجار ئەنجومەنی باڵای سیاسی دەوریە بێ لە هەمواری پێڕەوینەوە ئەنجومەنی باڵای سیاسی یان ئەنجومەنی دانایان ڕۆڵی لە هەموو پرۆسە سیاسیەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستانە بێ و پەیڕەویشەوە و لە هەمەهانگی لە نێوان هەردوولایانە بێ بێگومانەوە بێ بەڵام قسەکەەوە کابێ ئەو پەیڕەوە بە شکلێکدا ڕێژێتەوە مۆدرنتر بێ باشترتر بێ و قەناعەتی کۆی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ نەگەوانش کە تەنها ئەندامی کۆنگرە بوونەوە 1000 کەسە ئەو دەست ئەو پەیڕەوە ئەو دەستور و ئایننامەی حیزبە بۆ هەموو هەواڵانی حیزب بنووسێتەوە. پێکاتی ئەنجومەنی باڵای سیاسی چۆنە بێ جگە لە ئەوەی کە دیاری کرا و کاکۆسەر سەرۆکیان لە ڕاستیە هێشتا ئەوەی کە وا بڕیارە ئەو ئەنجومەنی باڵای سیاسی ئەنجومەنی دانایانەوەی کە ئەمجەناوی کاکۆسرت بۆچی ئەوە دوو ناوێنن ئەنجومەنی دانایان ئەنجومەنی ڕێسادانان ئەنجومەنی باڵای سیاسی لە ڕاستیە خۆی بەپێی پێڕەوەکە ئەنجومەنی باڵای سیاسی ئەنجومەنی دانایانەوە هاتووە لە ئەسڵا ناوەکە مشکلێنی دوایە کرد لەسەر ناویان ساغبینەوە بەڵامەوەی کە جەناوی کاکۆسرت ناکۆکی نەبووە دوایی لەسەر کامیان ساخەبنەوە نەخێر ناکۆکی شتیانە پێم وایە گرفتێک نییە بەڵام ئەو ناوانە تسەوەری من ئیسیهادەوە ڕەنگە دوای لەسەر ناوی ڕێکەون بەڵام ئەوی کە نازانم ئێوە جەنابتان چەند معلوماتان هەیە جەنابی کاکۆسە سەرۆکی قەوارەکە بێ و وا بڕیارە هەواڵ مەلا بەختیار جێگر بێ و جەنابی کاک عومەر فەتاحە جەنابی کاک حاکم قادرە و بەڕێز کاک عومەر شێخ موسە بەڕێز کاک ئەرسەلان بایزە بەڕێز کاک فواد معسوومە ئەوانە لە هەیئەتە گشتەکە باشە بۆچی ئەمانە بە تەسکیە ئەوڵ دلێری سێمەجیدیش لە ناو ئەو ئەنجومەنە بێت باشە بۆچی بە تەسکیە بنە ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی بۆ بە هەڵبژاردن نەبوو لە ڕاستیە ئەوەش بە دەنگدان بوو مەسەلەن بەڵێ مەسەلەن لە دوێنێ دەنگدان لەسەرەوە کرا و ئەندامانی کۆنگرێتەییدیان کردووە کە ئەنجومەنی قەوارە سیاسیە دامەزرێ و هەواڵ کاکۆسرەت ڕەسوڵ سەرۆکێتی هەموو ئەندامانی کۆنگرێت دەنجیان پێیاوە بەڵام ئەوەی کامێنێتەوە خودی جەنابی کاکۆسرەت ئەمڕۆ ناوەکانی ڕاگەیاندووە هێتەکە لە دەستی ئەوایەوە ئەویش مەسەلەن خەڵکانێکی کە ئەزمونێکی زۆریانێ ناوی نیشتیمانی کوردستان و شارەزایەکی زۆریان هەیە و لەبەرەوەشە کە ئەمانە لە ناو ئەنجومەنی دانایانە بن و مەسەلەن لە ئەنجومەنە سەرکردایەتەکە کۆمەڵی خەڵکی هەم کۆن ماوەتەوە ئەم خەڵکی تازە دەتوانن مەسەلەن لە ئەنجومەنە سەرکردایەتەکە ڕۆڵی زۆرتر بجێڕن. فواد معسووم ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسیە بەڵێ چ دەسەڵاتێکی بێ ئەنجومەنی باڵای سیاسی لە ڕاستیە لە ناو پێڕەوەکە هاتووە کۆمەڵە دەسەڵاتی زۆری هەیە مەسەلەن ئەوەی کە
هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی گشتیەکە و لە هەمان کاتا پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەحزابی سیاسی ڕێخاوە بەناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەتوانێت قسە بکەوە، ئەتوانێت ڕێزلێنان و مەدالیا ببەخشێ و ئەتوانێت مەسەلەن لە هەموو ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی گشتیەیدا بێتە بەردەمی هەماهەنگی بکە و حاصل بەتەسەوەری من دەسەڵاتێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێڕەوەکان دەسەڵاتانە دیاریکراوە. ئەو بڕگەیە هەموار ناکرێتەوە لە 120 ئەنجومەنی گشتی سەرکردایەتی مەسەلەن ئەوە هەموار ناکاتەوە سەبارەت بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی باڵای سیاسی. نەخێر پێم وانێ مەسەلەن پێشتریژە بێ لەم بارەیەوە هەماهەنگی تەوافقی کرابێ لەسەرەوەی کە ئەم ئەنجومەنا بێ سەلاحێتێکی هەبێ و دوجار مەسەلەن ئەو دەستورەشکان نووسرێتەوە ئەو ئاین نامەیەش کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نووسرێتەوە لەداتوە ئەبێم ئەنجومەنی باڵایەش موافقەتی لەسەری هەبێ و ڕێی ئەویش وەرەگیرێ. بە نظری من ئەبێ کۆی پێڕەوەکە کە وەکوتم ئەبێتە دەستورنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و شتێکی گرنگ ئەوەیە مەسەن ئەبێ هەم ئەنجومەنی باڵا و هەم 120 کەسەکە و هەم بەشێکی زۆری هەواڵان و لیژنەکە و خەڵکانی پسپۆڕ و شارەزایی و یاسایی ئاگاداری ئەوە بن چکە ئەوە بۆ 4 ساڵە و کۆی پرسە سیاسەکان و پرۆسە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم دەستورە بەڕێوەچێ ومە ئەبێ مەسەلەن زۆر ورد و دقیق بێ و ئەبێ زۆر دیموکراسیانە بێ و لە هەمان کاتیشا ڕێی و نەزەر و ئەتیباری و ئەنجومەنی باڵای سیاسی تیا بێ و 120 کەسەکەش ڕێیان لەسەر بێ بەڵام بە شکلێک بێ لەگەڵ ئاڵوگۆڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکە و فۆرمی تازە و مەسەلەن خواست و خەونەکانی کۆی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب بخونجێ. ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یا سەرۆکی یەکێتی و سەرۆکی ئەنجومەنەکە بڵێن بۆچی تاوەکو ێستا ڕوونیەکە کێ دەبێتە سەرۆکی یەکێتی بۆ خەڵک؟ لە ڕاستیە خۆی مادام لەناو کۆنگرە هەڵنابژێدرێ سکرتێر یا سەرۆک مادام لەناو کۆنگرێ گشتی هەڵنابژێدرێ کەواتە واردە مەسەلەن تاوەکو یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەسەڕێوە حتمما خۆتان نازانن کە کێ دەبێ. لە ڕاستیە با من نووسمەوە خزمەتکەم مادام سکرتێر لەناو کۆنگرە هەڵنابژێدرێ لەناو ئەنجومەنە گشتێکە هەڵەبژێدرێ لەوانەیە ئەو کاتە کەسێک دوو کەسیش کاندید بن بەڵام ئێستا زۆرتر قسە لەسەر جەنابی کاک دکتۆر بەرهەمە بۆ سکرتێری حیزب هەڵبژێدرێ بەڵام لەناو ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی لەناو ئەنجومەنە سەرکردایەتی حیزبە 120 کەسەکەیەکانی دەکرێت ئەمەش مەسەلەن واردە لە بەشێکی زۆری حیزبە چەپ و حیزبە سۆسیال دیموکراتەکانی دنیا سکرتێر لەناو کۆنگرە هەڵنابژێدرێ لەناو ئەنجومەنە گشتێکەیە هەڵدەبژێدرێ و مەسەلەن بەشێکی زۆری حیزبەکان ئێستا سەرۆکی مەکتەبی سیاسیەکەشیان لەناو ئەندامانی هەیئەتە گشتێکی خۆیانە هەڵەبژێدرێ. بە نەزەری من ئەمە ڕەنگە یەکێ لەو وینانە بێ کە جەنابت باسکرەوەی کە ئەنجومەنی باڵای دانایان ئەنجومەنی باڵای سیاسی مادام لە کۆنگرە دەنگی لەسەردراوە کەواتە سەلاحیەت زیاترە چووکە هەر کەس لەکە لە کۆنگرە دەنگی لەسەردرێ مەسەلەن سەلاحیەتەکان و ئیمکاناتەکانی زۆرترە لە کەسێکی ترکە لەناو ئەو هەیئەتە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنەکە هەر ئەویش پێڕەوی ناوخۆ دیاری کردووە بێگومان لەناو ئەوەیە دەسەڵاتی سکرتێر یا سەرۆکی حیزب کە ڕەنگە جێگرێکی هەبێ یا زیاتر کە ئەوش دیسان دوجار مەسەلەن لەناو ئەو نقاش کامیانەگەری بەهێزە جێگرێکیان 5 بە نەزەری من هەردووکیان واردە بەڵام لە ڕاستیە پێنجێگریش بۆ حیزبێک زۆر ینی مەسەلەن وارد نییە با بڵێم زۆر دیاردەیەکی بەرچاو نییە ڕەنگە یەک جێگر بێ و سەلاحێتی بێ و لە خواری ئەوەوە کۆمەڵێک یاریدە دەرهەبن بۆ ئەو یاریدە دەرانە بتوانن کاروباری جیاواز بگرن ئەستۆک و کاروباری مەسەلەن وەکو مەسەلەن لە پێڕەوی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هاتووەکە ڕاگەیاندن و میدیای یەکێتی ئەبێ بە مەکتەبێک دوو کەس بەرپرسیە بن و لە هەمان کاتیشە دەستگای ڕاپرسی و هەڵبژاردننی جەبن بە مەکتەبێک و دوو بەرپرسی هەیە ئەم 4 بەرپرسە کە لە دوو مەکتەب کۆبوونەوە ئەخنێنە ژێر دەسەڵاتی یەکێ لەم یاریدە دەرەنیا جێگرانە و ئەتوانێت بۆ بە هەماشەوە کێنەوەی کە چانسیێوانە ببنە جێگیری سەرۆکی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی لە ڕاستیە ئەوانەی کە زۆر بازەکرێ جەنابی کاک شێخ لاهور جەنگیە و جەنابی کاک باڤێڵ تاڵبانیە و کاک شاڵا کۆسرە ڕەسوڵە و جەنابی کاک ڕەفەت عەبدوڵڵاه ئەمانە ئیمکانی هەیە جێگر یا لە چوارچیەوەی ئەو ئەگەر یەک جێگر بێ کامیانە بێ لاهور شێخ جەنگی و پاڤڵ تاڵبانی
بەڕاستی ئەمە ئێستا بڕوون نەکراوەوە بەڵام ئەوانەی کەم پێم وتن کاندیداتۆرن و ئەوە دوجار مادام کۆنگرە بڕیارەدا ئەو دەسەڵاتانە بدا بە ئەنجومەنە گشتێکە ئەو ئەنجومەنە گشتێ توانێت لە ناوخۆیان ڕێکەوێ لەسەرەوە هەرکام لەوانە باش بێ هەرکام لەوانە باش بێ بۆ حیزبەکە بە نظری من تەبیعیە و ئەو خەڵکانەی تریشکە لە خوارد جێگرەوەن هەموو دەسەڵاتێکیان هەیە مەسەن دەسەڵاتی لەسەر و ئەنجومەنە گشتێکەوە دەسەڵاتیانە بێ وەکوتم دابە کۆی ئەنجومەنە گشتێکە کۆی لەناو ئەنجومەنە گشتێکەیە بەس لەناو ئەنجومەنە گشتێکەیە ئەو ئەنجومەنی کە جێبەجێکارە دابەشەکرێ بەسەر کۆی مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە دیسان تابعی یاریدەدەرەکان یا جێگرەکە بێ بۆیە بەتەسەوری من لەسەر و ئەو ئەنجومەنە گشتیەوەی کە دابەشە بێ بۆ دوو بەش ئەنجومەنی جێبەجێکار و ئەنجومەنی چاودێریا پەرلەمانی حیزب لەسەر و ئەوانەوە یاریدەدەرەکان یا جێگرەکان سەلاحیەتی زۆرتریان هەیە و ئەوان کار ینی سەرۆکایەتی ئەنجومەنە گشتێکە لە خوارەوەکەن بە هەموو ئەندامەکانیەوە. سپاس دەکەم بەڕێز سەنوور حوسێن ئەندامی کۆنگری چوارەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس خێراتی. زۆر سپاس.